زیاتر لە 5 ساڵە ڕووی لە چەمچەماڵ کردووە. سەرپەرشتیکردن و خزمەتکردنی باخێکی گەورەی زەیتون بووە بە پیشەی ڕۆژانەی و بژێوی خێزانی پێدابین دەکات. تارق عەزیز هاوڵاتێکی بەڕەگەز عەرەبە و لەگەڵ تێکچوونی دۆخی ئەمنی پارێزگاکانی ناوڕاستی عێراق لە ساڵی 2014 هاتۆتە سنووری چەمچەماڵ و لێرە ژیان بەسەردەبات. الزيتون 3 أنواع، نوع ناعم زايد. زيتون سيا جورجي هي جوري كم كبارتين جوري مامناونده جوري قورو جوري بچوك وانا او باشنين بوي باشتين جوري مامناونده جوري مامناونديش بيستكات كبت بورون زيتون روني ورغريت بيسي با اوي زور عفوا بباراني زوره كباراني كزور اللي بدا كلماني ينصب دواوا تسكي برينيني اخضر. اذا تيجي زيتون لازم يصير اسود. لە سنووری چەمچەماڵ لەباری جۆری خاک و کەش و هەواوای کردووە سەدان جوتیار سەرقاڵی بەرەمێنانی زەیتون بوون و ساڵانە بە هەزاران تۆن بەرهەمی زەیتونیان هەبێت. بەڵام نەبوونی کارگەی تایبەت بە دروستکردنی زەیتی زەیتون گرفت و ئاسەنگی بۆ دروستکردن و وای کردووە بەرەمەکانیان هەناردەی پارێزگاکانی تر بکەن یاخودەر لە ناوخۆ هەرزان فرۆشی بکەن. ئەوەی کە ئێمە نیگەران کردو ئێمە سار کردوەوە لە بابەتەکە ئەویش ئەوەی بەڕاستی کارگەیەک نییە، کارگەیەک نییە ساغی کەینەوە زەیتونەکانمان بۆ ڕۆن و هەم بۆ سابوون دروستکردنی سابوون لەم دەڤەرەیە هیچ کارگەیەک نییە بۆیە جوتیاران لێرە ساڵانە تووشی زەحمەتی زۆرە بن و زۆرمان سارد بوونەتەوە لەوە چونکە لێر وای بین بۆ دوهۆک بۆ ببوورە هەڵەبجە سلێمانی هەولێر کامەش بەڕاستی توێچیەکی زۆری ئەوێ. لە کابینەی پێشووی حکومەتدا وەزیری کشتتوڵ و سەرچاوایەکان بەڵێنی دروستکردنی کارگەیەکی زەیتی زەیتونیدا لە سنوورەکە و تا ئێسش بەڵێنەکە جێبەجێ نەکراوە بۆیە بەشێک لە جوتیاران بە ناچاری بەرهەمی زەیتونیان بۆ خۆشەکردن و بەکارهێنانی ڕاستەوخۆی مرۆڤ هەناردەی بازاڕەکان دەکەن. ڕای لێدرا بەڵام نەچۆتە بواری جێبەجێکردنەوە لە سەردانشی بەڕێز وەزیری شتوکاڵی پێشوو سەردانیم ناوچەیەکە بەڵێنەوەی پیماندا کە کارگەیەک لەم سنووردا بمەزێت بۆ ئەوەی خزمەت بە جوتیاران ناوچەکە بکە بەڵام وەکو جێبەجێکردن تا ئێستا نەچێت بواری جێبەجێکردنەوە و ئێمە لە هەوڵی خۆمان بەردەوام دەبین و هەوڵ ئەدەین بە زووترین کات لەم کابینەی نوێیە بچێتە بواری جێبەجێکردنەوە. زیاتر لە 1000 دۆنەم زەوی کشتتوکاڵی سنووری چەمچەماڵ بۆ باخی زەیتون تەرخان کراوە و بەشێک لەو باخانە هی سەردەمی ڕژێمی پێشووی عێراقن و حکومەتی ئەو کات خۆی سەرپەرشتی کردوون لە ئێستاشدا ماون و ساڵانە بەرهەمیان هەیە. ڕزگار جەبارێن ئارتی چەمچەماڵ.